بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. خوشکانی بەڕێز و خۆشەویست، سەبارەت بە تعلیم واتە فێربوون زانست لە هەر بوارێک کە بیت، لە هەر جۆرێکی زانست بێت، دینی ئێمە دینی زانستە، دینی ئیقڕەئە، دینی خوێندنە، خوێندنەوەیە، فێربوونە. ئەگەر بێت و بەراوردێک بکەین لە سەردەمی ئیسلام و لەگەڵ پێش ئیسلام، سەردەمی نەفامی، سەردەمی جەهالەت، پێگەی ئافرەت لەم دوو سەردەمەدا ئاسمان و ڕێسمان فەرق و جیاوازیان هەیە، وەکو ڕەش و سپیلێک جیاوازن. ئافرەتان چۆن سەیر ئەکران لە پێش ئیسلام، لە دوای ئیسلامدا چۆن سەیر کران. ئەگە باسی ئەم بابەتە بکەین ئەمە زۆر قسە هەڵ ئەگرێت، بەس ئەمن باسی ئەوە ناکەم. تەنها یەک شت نەبێت، لە پێش ئیسلامدا ئافرەت نەک بۆی نەبوو فێر بیت، فێری نووسین و نووسینەوە و خوێندەواری بیت، بەڵکو لە هیچ کایەکی ژیاندا، کایەکی ژیاندا حیسابی لۆ نەئەکرا. تەنانەت لێیان نەئەگەڕان شوو بکەن، لە ماڵ دەیان هێشتنەوە، دەبۆ بە میرات، یعنی دەبوو بە میرات بەجێ ئەمە پشت لۆ پشتی. ئەمەندە بەسە کە وەکو پەڵەیەکی ڕەش لە سەردەمی نەفامی ئێستاش ماوەتەوە ئەو پەڵە ڕەشەیە کە بەو شێوە سەیری ئافرەت ئەکرا. بەڵام کاتێک کە ئیسلام هات، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بانگەشەی پێغەمبەرایەتی کرد، کە دەرگەی ئاسمان کرایە و پەیامەکی نوێدا بەزی، هەموو معادلەکان، هاوشێشەکان گۆڕانکاریان بەسەردا هات و بە تایبەت بالئەخەس قەزیەی ئافرەت لە سفرەوە گەیشتە سەد، بەرەو پێشوونی زۆری بەخۆوە دیت. بە تایبەت لە بواری زانست، علم، فێربوون، نووسین، خوێندەواری، ڕۆشنبیری، زانیاری، هەموو جۆرە علمەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پشتی ئافرەتانی گرت، ڕێنمایی لۆدانان، هانیدان، تەشجیعی کردن کە دەست بە علمەوە بگرن و خۆیان فێری نووسین و خوێندنەوە و خوێندەواری بکەن. هانیدان ڕۆژێک لە ڕۆژان ساردی نەکردنەوە. هەر دەقێک، هەر نەسێک هاتی بیت لە قورئان و لە فەرموودەدا دەربارەی علم تایبەت نەبووە بە پیاوان، بە سیغەیەکی عام هاتیە. اقرأ باسم ربك الذي خلق، خلق الإنسان من علق. اقرأ بەڵێ خطابەکەی ڕووی لە پێغەمبەر بووە عەلەیهی سەڵاتو وەسەلام، کە ئەو فێری ئیقرأ بێت لابد ئەبێت ئومەتەکەشی فێری ئیقرأ بێت، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو علمە کە فێر بووە لە لای خۆی گڵی نەدایتەوە، لە لای ئەو قەتیسی نەکردیە، بەڵکو چۆن خۆی فێر بووە، چۆن پیاوەکانی فێر کرد، ئاواش خێزانەکانی فێر کرد، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت. تەماشەی عایشە بکەین، ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت، دایکی ئیمانداران، شارێک بۆ لە زانست و لە علم. کام سەحابە هەبووە لە عایشە ڕزای خوا لەسەر بێ علمێکی لێ فێر نەبوو بێت و فەرموودەیەکی لێ وەرنەگرت بیت. هەر علمێک پیاوەکان نەیانزانی بە دەگەڕانەوە بۆ لای دایکی ئیمانداران عایشە ڕزای خوا لەسەر بێت علمەکەی لێ فێر ئەبوون. ئەگەر ئەوە قەدەغە بوایە، دەبوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە عایشەی فەرموو بە ئەتوو دەستکاری علم مەکە و علم ئیشی تو نییە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هانی ئەدات، تەشجیعی ئەکا و دەستخۆشی لێ ئەکات بۆی کە فێر بیت، فێری زانست بیت، چە ئەو شتانەی تایبەتن بە ئافرەتان، چە ئەو شتانەی کە شمولی عامیش ئەکەن و پەیوەستە بە هەمانەوە، علمەکان لەوێوە فێر بوون. جا ئەگەر بێت و لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە، تەماشای مێژووی زێڕینی موسڵمانان بکەین لە چەرخی زێڕین لە سەردەمی سەحابە، تابعی و تابعیش ئافرەتان
جێپەنجەی زۆریان دیار بووە پشکی شێریان بەرکەوتووە لە پەروەردە و پێگەیاندن و لە علم و لە زانست نەک بە توێژی ئافرەتان بەڵکو بە غەیری ئافرەتانیش تەماشا دەکەین پیاوێکی وەکو حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لەسەر بێت گەورە تابعی بووە ئەو پیاوە ئەهلی تەفسیر بووە کانزایەکی گەورە بووە لە علم و لە زانست حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لەسەر بێت ئەو هەموو علمەی کە هەیبوو ئەو زانست و زانیارەی کە ئەیزانی ئەزانن بەشێکی لەو علمە لە شێوەی وەریگرتیا ڕابیعەی عەدەوی ڕەحمەتی خوای لەسەر بێت مامۆستای حەسەنی بەسڕی بووە ڕابیعەی عەدەوی ئەزانی چ علم و زانستێکی هەبووە پیاوێکی وەشی حەسەنی بەسڕی لە خزمەت ئەو دەرسی خوێندیە ئافرەتێک هەبووە بە ناوی زەینەبەی ئەبی قاسم مەشهور بووە زەینەبەی بنتی ئەبی قاسم زەینەبەی کسی ئەبوو قاسمی زەینەبە ئافرەتێک بووە لە سەردەمی خۆیە لە لای زەمەخشەری زانای گەورەی تەفسیرزان و ئیبن و خەلکان کە ئەوانە دوو مامۆستای زۆر گەورە بوون لە عەسری خۆیان قوتابی ئەو دوو مامۆستایە بووە یعنی ئافرەتێک زەینەبەی کسی ئەبی قاسم لە لای ئەو دوو پیاوە بەڕێزە علمیان خوێندیە زانست لەو دوو پیاوە فێر بووە ئەویش خەڵکانێکی زۆری لە پاشەوە فێری علمی زانست و خوێندن و خوێندەواری کردوون ئەمە مێژووی ئیسلام و موسڵمانانە خۆشەویستان ئەوە مێژوویەکە هەلەو ڕۆژگارەی کە موسڵمانان سەریان هەڵداوە پێیەوە سەربەرزن مێژووی ئێمە پڕی شانازیە پڕی سەروەریە لە بۆ دایکان لە بۆ خوشکان لە بۆ گەنجان لە بۆ نێوجەوانان بە هەر ڕوویەکە هەڵدێەوە ئافرەتان بەشی خۆیان لە سەردەمی خۆیان جێپەنجەیان دیار بە و خزمەتێکی باشیان کردووە لە بڵاوبوونەوەی زانست و علم و زانیاری دەعوە و بانگەوازی باشیان کردیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەر لەوەی کۆز بکات 5 ئافرەتی دانە ئافرەت کە لێی گرت و ناردوونی بۆ مەدینە بلۆی پێش ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بگاتەوێ دەر دەعوە و بانگەواز و پەیامی خوا بڵاو بکەنەوە لەوێن دەر بەوەی زەمینە خۆشە بکەن بۆ کۆزکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانە گەورەن خۆشەویستان خەنسا کە یەکێک بووە لەو ئافرەتە بەڕێزانەی کە شاعێرە بووە لە شعرە دەستێکی باڵای هەبووە شعرەکانی وی کاریگەری زۆری بوون بەقەت تێکۆشانی پیاوان شعرەکانی خەنسا ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاریگەری دروست کردیە ڕۆژێک لە ڕۆژانیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگری لێ نەکردیە بڵێ خەنسا شعر ئیشی تو نییە بەڵکو بگرە دەستخۆشیشی لێ کردیە تەشجیع و هانیشیان داینە ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوە ئەڕوانیتە پێگەی ئافرەت لە هەر بوارێک کە ئەتوانێت ئەسپی خۆی تاودات کە ئەتوانێت ئەو پەیامە بگەینێت بتوانێت خزمەت بە کۆمەڵگە بکات لە بواری توبە ئافرەتمان هەبووە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە جەنگەکانە بەشداری کردیە تەداوی بریندارەکانی کردیە چێن ئەوانەی کە بریندار ئەبن غێر هەر پیاوەکانن بەشداری شەڕەکەن پیاویان بریندارەکانیان برینیان ساڕێش کردوون بۆ ئەوەی پیاوەکان دوانەکەون لە خەبات و تێکۆشان و ئیسلام ڕانەوەستێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ڕێگری نەکردین لەگەڵ خۆی هیناون بۆەوەی یارمەتیان بدەن بۆ ئەوەی موسڵمانان سەرکەون لە بواری خۆیانە بە هەمان شێوە بەداخەوە کە لێرە و لەوێ کە زۆرشمان گوێ لێ ئەبیت لە کەسانی دڵ نەخۆش لە کەسانێک کە دڵ لەقینن کە بەرامبەر بە ئیسلام چاویان هەڵنایەت بەرامبەر ئافرەتانی موسڵمان و باڵاپۆش شوێرن پێیان قەڵسن کە حیجابێک ئەبینن وەک دڕکێک ئەبینن لە چاویان ڕابسیت دێن باسیەوەکەن کوا ئیسلام ڕێگە نادا بە ئافرەت بخوێنیت
ئیسلام ڕێگە نادە ئافرەت بەرەو پێش بچیت ئیسلام ڕێگە بە ئافرەت نادە فێری علم و زانست بیت ئەمانە هەموو قسەی هەڵیت و پەڵیتن قسەی بێبنەمان قسەی بێعیلمن ئەوانە قسەی کەسانێکی واللهی دڵنەخۆشن بۆیە بۆ قسانە سار نەبنەوە بەردەوام بن لە علم بخوێنن شەو و ڕۆژ علمێک فێربی کەسێک لێت فێربیت لۆتو ئەبیتە سەدەقەی جاریە من سلك طريقا يلتمس فيه إلى العلم سهل الله له به طريقا إلى الجنة پیغمبری خواه فرمید عليه الصلاة والسلام فرمي هر کەسێک خۆ ناڵێ و کەسە چێیە ڕەگەزینەر یان ڕەگەزیمەیە پیاوە یان ئافرەتە فەرمێ هەر کەسێک ڕێگەیەک ببڕێت و ڕێگایەک ببڕێت بۆ گەیشتن بە علم و بە زانست سهل الله له به طريقا إلى الجنة خوای گەورە ڕێگای چوونە بەهەشتی لۆ ئاسان ئەکات خۆ هەر یەکێک لە ئێمە وەڵڵی خۆشەویستان نازانین لە کام ڕێگاوە ئەگەین بە بەهەشت ڕێگاکانی گەیشتن بە بەهەشتیش زۆرن هەر ڕێگایەک و دونیا هیوا هەیە بە نوێژە ئەگاتە بەهەشت هیوا هەیە بە ڕۆژوو ئەگات هیوا هەیە بە سەدەقە ئەگات هیوا هەیە بە سونەتان ئەگات هیوا هەیە بە دەعو بانگەواز ئەگا بە بەهەشت ئێمە نازانین خوای گەورە کام سەدەقە و کام علم و کام عیبادەت لە ئێمە وەرئەگریت هیوا هەیە لە نەشری علم لە بڵاوکردنەوەی زانست فێرکردنی خەڵک بە وشەیەکیش بیت لۆی هەیە خوای گەورە ئەو ڕێگێت لۆ ئاسان بکات ئەو علمێت لۆ بکاتە چرایەک بۆی لە ڕۆژی قیامەتە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنی و پێی بگەی بە بەهەشت هیچیش وەکو علم نییە خۆشەویستان علم سەدەقەی جاریە علم لە دوای تو ئەمینێتەوە ئەوەی ئەتوو کەسێک فێری خوێندەواریەکەی ئەویش کەسێک فێر ئەکات ئەویش کەسێک فێر ئەکات ئەویش کەسێکی تر ئەویش کەسێکی تر بڕۆ هەتا دنیا ئەمینێت لە خێری هەمویان لەو علمەیە بەشداری و شەریکی و خێری ئەوانیش لۆتو دێت بەبێ ئەوەی خێر لە ئیویشکەم بکاتن چەند ئاسانە کەسێکت فێر کردیەت و لە ماڵی خۆ دانیشتی نووسووی وەفاتت کردووە مردووی لە دوای تو ئەو یەک فێرەکات ئەویش کەسێکی تر ئەو علمە دەستا و دەست پشتا و پشت دەکات هەتا ئەو کاتەی کۆتایی بە ژیانی دنیا دێت لە خێری ئەو هەمانە ئەتۆ تێیدا شەریکی ئەوە علمە ئەگەر گریمان کەسێک علمێکی خراپ بڵاو کاتەوە ئەویش بە هەمان شێوە خۆ لە گوناحەکەی شەریکە لێ هەتا پێتان نەکرێت لە مەسەلەی بڵاوکردنەوەی علم نەشری علم فێربوون نووسین خوێندنەوە دەستبار لە بێتە ڕابگرن تەمبەڵی واز دێبینن مەڵێ ناچم پێم ناکرێت تااقەتم نییە خۆ ئەو کاتە هەر ئەڕوات لە ماڵیش بی داش بنیشی لە سەفەریش بی لەولا و لەولاش بی ئەو تەمانە هەر ئەڕوات ڕۆژگار ڕناوەستیت ئەوەی زەرەر ئەکا ئەتۆی ئەوەندە کاتێ یعنی لە کاتی خۆت بگرەوە لە تەمەنی خۆت بگرەوە کە هەفتەی دوو ڕۆژە لەو ڕۆژەش هەفتەی لەو سعاتێکە یعنی لە هەفتەیەکە ئەتو پێ ناکرێت 2 سعات 3 سعات بێ گوێ بگری لە شوێنێکی ئەوە مامۆستایانێک هەن خۆ بەخش خوا پاداشتیان دەتەوە هیچیان ناوێت تەنها کەسێک هەبێت بێت دابنیشی و گوێ بگریت ئەو علمەیان لێوەربگریت ئەی باشە تو لۆ دانیشتی خۆ مامۆستایە خۆ بەخشە ئەویش ئیسراحەتی پێ ئەوێت ئەویش حەزەکە ناو ماڵ و منداڵی خۆی بیت حەزەکە دابنیشیت حەزەکە پاڵ داتەوە لە ماڵ بەڵام یەک لەوێ ڕادێت یەک لەو قەزای ڕادێت یەک لەو ناحیە ڕادێت دێت لێرە تو دەرس ئەڵێتەوە واللهی بێغیرەتیە ئینسان ئاوا بزانی خوشکانێکن ئاوا دڵسۆزن ئاوا مادوو نەناسن توش لە ماڵ پاڵ دەیتەوە ئامادە نەبی گوێ لە علمی خوا بگری گوێ تەمەنی خۆت لە علما سرف بکەی بڕواتان بیت ئەوەی کە ئینسان لی پێشەمە ڕۆژی قیامەت ئەو کاتانن ئەو تەمەنانن کە لە شتی مالایعنی سرف کراون تەمەنی خۆت لە شتێکا سرف کردێت کە شایستەی ئەوە نەبووە ئەو تەمەنە بڕواتن واللهی زۆربەی خوشکان خۆ خوا پاداشتیان داتەوە زۆربەی تەمەنی خوشکان لە مەتبەخ سەرفە بیتن خۆ ئەوەی مەتبەخیش خزمەتە بە ماڵ خزمەتێکی گەورەیە بەڵام ئەوە هەیە ئەوەش هەیە تەمەن بەشی ئەوە ئەکات بەشی ئەوەش ئەکات کەواتە دەرفەت زۆرە معنی بە هەندێک
يعني بەهانەی کاتی ئەو شتە گەورانە لەدەست خۆتان بدەن. ئەزانن ئەوانەی فێری علم ئەبن چەند گەورەیە. خوای گەورە فەرمێت شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. خوا فەرمێت خوا شاهدی ئەدات. خوای گەورە شاهدە لەسەر خۆی کە هیچ خوایەک نییە شایەنی پەرستن بێت إلا ذاتی ئەڵڵا نەبێت. چێی دیکەش؟ والملائكة. خوا فەرمێت مەلائیکەش هەموویان شاهدن کە تەنها ئەڵڵا ذاتی ئەڵڵا شایانی پەرستنە. هەر ئەوەش نا، ئەفەرمێ وەئولو العلمی قائما بالقسط. ذاتی ئەڵڵا مەلائیکەکان هەمویان ئەوانەی کە خاوەن علمیشن کە علمیان هەیە ئەوانی شایدی ئەدەن کە هیچ خوایەک نییە شایانی پەرستن بێت بەحەق ئیلا ذاتی ئەڵڵا نەبێت. سەیریکەن خوای گەورە مەرتەبەی زانایان چەندی بەرز کردوتەوە لەگەڵ خۆی و لەگەڵ مەلائیکە هەژماری کردیە. ئەمە گەورەترین ڕێزە لۆ ئەو کەسەی کە علمێکی وەیە ئەو علمەیە بڵاو ئەکاتەوە. ئەفەرمێ وەئولو العلمی. ئولو العلم تەنها پیاوان ناگرێتەوە، تەنها زانایانی گەورە ناگرێتەوە. هەر کەسێک علمی هەبێت لە علمێک لە علمەکان علمێکی بە کەڵک بێت بە سوود بێت نەفعی هەبێت لۆ خۆی لۆ دەوروبەری لۆ قیامەتی ئەو علمە مرتبەیت و بەرز ئەکاتەوە دەتێنیتە ڕێزی ئەو مەلائیکانەی کە شایەتی ئەدەن هیچ زاتێک شایەنی پەرستن نییە جگە لە ئەڵڵا. ئەوە دەستکەوتێکی گەورەی خۆشەویستان. چ ئافرەت بێت چ پیاو بێت ئینسان ئەتوانێت ئەو ڕێزە ئەو شکۆیە ئەو دەستکەوتە واللهی لە خۆی دەستەبەر بکات. بەچێ علمێک ئەزانی کەلیمەیەک ئەزانی بیگەینە. سەیریکەن پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم فرميت بلغوا عني ولو آية. أفرمي الراب بقين لمنوا بلغوا فرمانا أمر عامة نافرمي بلا با بياوان بقين بيامكي. أفرمي بلغوا ايوه بقين ذا آية آفرتي بياوي كم أندامي رش بيستي سبي بيستي. أفرمي بقينا لمنوا بقينا بخلق أجر يك آية يجبت أو تخفيفة. بلغوا تكليفة عني تشريفة ولو آية أو تسهيلة. كوات خوش إنسان خوش كاني برس بأوا بكين دروش مخومان أطلب العلم من المهدي إلى اللحدي. لو فرموديش پیغمبر صلى الله عليه وسلم أو فرمودي تشخيص نكرديا إلا ببياوان بيت أصلا باسي بياوان ناكاد. أفرمي داوي زانز بكن اطلب العلم شي فرمي هالكسك اطلب العلم داوي زانز بكن من المهدي إلى اللحدي. لو سات وقتي لدايك أبي داوي زانز بكا تا أو سات وقتي أدخلنا وتابوتي قبروا. إخوانا فرمي أو تايبة اللو بياوان ليرة أو فرمودي عامة هردو تشين أقريتوا كواتا خوشكاني برز دايكاني برز إيواش هولدن أم فرمودانا بكنا دروشمي خوتان با لبرتساوتان بيت با هانتان بدات با مشغولتان كا بزانس وبعلموا. أما لبو هردو لايانا أو كسر ريز دارا كأتوانيت لا إخواي قورا رزامندي إخواي قورا بدز بينيت أو كسبراويا كاتي كداخلي بهشت أبيت بياو بيت يان آفرد بيت أو كسبراويا أتواني خوال خو رازيكا شي بياو بيت شي آفرد بيت. خواي قورا موفقتان كات خواي قورا مسالتان زياد كات كلم سردم آلوزا لم سردم بعلمية لم سردم برجنجالية لم سردم فسادية كأم همو فسادية أكريت لسر آفرتان بولا بلا ردا بردنيان كي ولا شوينشي أواكو أبنوا بيك وسر بيك وأنين يكتر هان أدن يكتر آموشغارية كان يكتر فير أكن يك دزبار بو يكتر راقرن ويكبتو أن برتشا وبربي خوتان ببينن
بگەن بە ڕێگەی سیڕاتە المستەقیم بگەن بە ڕەزامەندی خوای گەورە والله ئەوەش ئیلا بە علومی ئیسلامی ئەکرێت بە فێربوون ئەکرێت بە خۆ پێگەیاندن ئەکرێت خوای گەورە هەموو لایە موفق بکات خوای گەورە پاداشتی ئەو مامۆستا بەڕێزانش بداتەوە کە لەو ماوەی ڕابردوو لەگەڵ تا بوون والسلام عليكم ورحمة الله وبركاته.